لا نەخۆشیە من دوو ڕۆژەوام لێ هاتووە تلا مایە بەوەی گەرماوە بوو من یەکەم زانی خواردنە تا هاتمەکە نەخۆشخانەکەەوە خەڵکی زۆر توش بوو پێ دەچی پێ گەرما بێ بەڵێ وەڵای بیدایەت من شکمە بوو بۆی خواردن بێ بەس ئەوەی لێرایە هەمووی ئاوایە تر خۆشەر نییە هەموو یەک جۆ خواردنی خوارد بێ و ئاوای لێ هات بێ پێ دەچی پێ گەرما بێ وەڵای ئیشی من ئیشی خۆم لە دەروێ ڕۆژ بەیانی لە دەرم تا ئێوارە خۆر لێمە پێشی ئەوە بێ تیمەکانی خۆمان ئاگادارانکردنی لە نەخۆشخانەکانە بۆ ماوەی ڕۆژێکە چەند حاڵەتێکی سکچوونمان هەبووە تەمان هەموو ساڵێک لەم وەرزەیە کە بۆ وەرزی گەرمایە بۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و ئیشکردنی هاوڵاتیان و جۆری ئیشەکان کە لە دەروەن مەزۆری هاوڵاتیانی کە لە دەرەوەن خۆرێکی زۆر بەرانەکەوێ و تووشی سکچوونە بن و تووشی لاچیە بن ئەو نەخۆشخانەی کڕیان لە نەخۆشخانەکانی ئێمە کردو هەمویان چارەسەریان بۆ کراوە هەڵساوین بە فەحسکردنی ئەو جۆرە نەخۆشانە لەخوا بزیابێ هیچ حاڵەتێکی ناتەبێعی لەناو هیچ یەکێک لەو نەخۆشانان نەبووە زۆربەی سکچوونەکان ئەگەرێتەوە بۆ جۆرە بەکتریایەکە پێوترە هیستۆلایتیکا چارەسەری پێویستمان هەیە بۆ جۆرە عیلاجە هەر نەخۆشێک ڕوو لە نەخۆشخانەکانی ئێمە بکەوە حاڵەتەی هەبێ ئێمە چارەسەری پێویستی پێ بۆ ئەەکەین داواکارین لە هاوڵاتیان بە بۆنەی ئەم شەپۆلی گەرماوەکە لە ڕووی هەرێمی کوردستان و پارێزگای هەڵەبجە کردو داوایان لێکەین کەمتر بچنە بەر خۆر کەمبوونی کارەبایەکە لە هۆکارەکان کە هاوڵاتیان پێی قەزدەبن و پلەگەرمی بەرزەبێتەوە